سڵاوتان لێ بێ مناڵ ئازیزەکانی هاوڕێم چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی بابەتی ئەمڕۆمان گفتوگۆکردنە لەسەر چۆنێتی خۆپاراستن لە پەتا وەرزیەکان لەگەڵمان بن با بچی مناڵەکانی هاوڕێم بدوێنین فەرموون چۆنی باش باشی ناوت چییە هانا حەزەکەی ئەمڕۆ باسی چی بکەین باسی خۆپاراستنکەی لە نەخۆشی و پەتاوە شتانە باشە تۆ ئەم ساڵ پەتاو گرتووە نەخۆشی نەخۆش بووی زۆر باشە تۆ چۆن خۆپارێزی بۆ ئەوەی کە نەخۆش نەکەوی ئەچی بۆ خەسەخانە بۆ لای دکتۆر باشە لەوێ چارەسەر وەرەگری وایە ئەی چیەکەی بۆ ئەوەی هاوڕەکانی ترە توش نەبن دەمامکەکەی ئافرینە بێ ئێمە دەمامکەین بۆ ئەوەی کە کۆچین یا کە پشمین هاوڕەکانی ترمان توش نەکەین وایە هەر بشی یەک چەپڵێک قایم وانە ئەی تۆ چۆن باشی ناوت چییە هێڤارە لەو ناوە خۆشە هێڤارە تۆ لە پۆلی چەنی لە پۆلی چوار ئافرین هێڤارە باشە ئێمە بۆ ئەوەی نەخۆش نەکەوین ئەبێت چی بکەین چۆ خۆمان پارێزین ئەگەر ئێمە نەخۆش بکەوین ئەبێ بڕۆن بۆ خستەخانە بۆ لای پزیشک وایە باشە ئافرین ئەی باشە ئێمە ئەبێ بەدەستی پیسنان بخۆین ئەبێ چی بکەین ئەبێ دەستەکانمان بشۆین چونکە دەستەکانمان چی بێوەیە میکرۆب و نەخۆشی وایە هەر بشی یەک چەپڵێک قایم بۆ هێڤارە دەست خۆش چۆنی باشی ناوت چییە ئەلەند گیان چۆنی باشی ئەلەند ئێمە ئەگەر زانیمان نەخۆش کەوتووین بۆ ئەوەی هاوڕێکانمان تووشی نەخۆشی نەبن ئەبێ چی بکەین ئەبێ بچین بۆ ئیدارە داوای بۆڵەت لە مدیرەکە بکەین لە بەڕێوەبەر بۆی هاوڕەکانمان توش نەبن ئافرین لەبەرەوەی ئەگەر ئەوانیش تووشکەین هەموو پۆلەکە نەخۆشەکەوێ وایە باشە ئەی باشە ئەگەر ئێمە نەهاتینەوە بۆ ئێرە بۆی لەوانەکانمان دوانەکەوین ئەبێ چی بکەین بچی بۆ لێ هاوڕێیەکە دەرسەکەی لێوەرگرت هەر بژیت ئەگەر لەوانەکانمان دواکەوینەوە وەختە دەرناچین وایە هەر بژی یەک چەپڵێک قایم بۆ باوڕێمان دەست خۆ چۆنی باشی ناوت چییە کارین ئەوە قژە بە ئەوان لێ کردووە ئەی باشە ناترسی نەخۆشکەوی ناترسی نەخۆش نەکەوی کارین باشە تۆ بۆ ئەوی نەخۆش نەکەوی ئەبێ لە وەرزی سەرمایە چی بکەی خۆیان پارێزین باشە ئەبێ چلی خۆڵ کورت لە بەرکەین و هەر بە کراسێکە و بێن بۆ قوتابخانە نەخێر کەواتە ئەبێ چی بکەین
جلی قۆڵ درێژە ئەبێت جلی گەرم و قۆڵ درێژ لە بەرکەین دوایی ئێمە گەرمانە بێتەوە تووشی نەخۆشی نابین وایە هەر بژی یەک چەپڵی خایم بۆ ماوڕێمان دەست چۆنی باشم باشی ناوت چییە ژیناس شیناس بەڵێ. شیناس چۆنی ژیناس ژیناس ئەڵم شیناس تۆ بۆ ئەڵێ بەڵێ ناوکی خۆ لێ تێکچوو ژیناس چۆنی باشم باشی ئێزای من ناوم چییە زیتەڵە ئافرین ئەو منە لەکوێ بینیوە تۆ من لە بەرنامەی کورسات ئافرین کەواتە تۆ سەیری ماوەی مناڵانەکەی بەڵێ ئەی باشە سەیری بەرنامەی دکتۆرەکەمانەکەی بەڵێ سوودە لێ بینیوە بەڵێ. باشە کاتێک کە ئێمە شیرینیە خۆین ئەبێ چی بکەین ئەبێ دانامشە ئافرین ئەگەر دانەکانمان نەشوین چی لێ دانەکانمان هین کلۆرە بێ دوایی ئەڕزێ وایە میکرۆبی زلزلی چاوزەق ئەچێتە ناو دانەکانمانەوە دوایی تووشی کلۆر بوو نەبێ وایە ئافرین یەک چەپڵێکای بۆ باوڕێمان دەست چۆنی باشم باشی بەڵێ. ناوت چییە ناو مەدیە مەیلی بەڵێ. مەیلی بەڵێ. چۆنی باشم ئەحواڵە چۆنە دەنگ و باسە چۆنە باش. هاوڕێکانە چۆنن ئەوانش باشم خۆشکور کەستان بەتاتان نەگرتووە وەڵات توش بوون بەس کەم یعنی شکور چاک بوونەتەوە لەخوا بەزیان بێ زۆرم پێخۆشە باشە ئەگەر ئێمە تووشی پەتابین و نینەوە لەوانەکانمان دواکەوین وایە باشە بۆی بگەینەوە بە هاوڕێکانمان لەوانەکانمان نابێت چی بکەین بچمە لە هاوڕەکانمان پرسیاریانەکەی ئافرین ئەبێ پرسیاری وانەکان لە هاوڕێکانمان بکەین وایە بەڵێ. بۆ ئەوی دوان نەکەوین و لەگەڵ ئەوانە ئەم ساڵی نوێی خوێندن ببڕین وایە ئافرین ئەی تۆ چۆنی باشم باشی بەڵێ. ناوت چییە لیا لیە بەڵێ. باشە ئەگەر ئێمە بەدەستی پیس نان بخۆین چیمان لێ تووشی نەخۆشیێبی تووشی نەخۆشیە بین ئەی باشە کە لێرە ڕۆیشینەوە ئەبێت چی بکەین دەستەکانمان بشوین دەسەکانمان جوان جواب بشوین بۆ لەبەرەوەی تووشی بۆ تووشی میکرۆب لەبەر ئەوەی ئێمە دەسەین لە قەڵام لە دەفتەر لە کتێب لە پەنجەرە کوڕە بەس دەست ناین لە سەقفەکەیش لەبەرەوەی زۆر بەرزە وایە بەڵێ. دەسەین لە هەموو شتێک هەموو شتێکیش دوایی میکرۆب و پیسی پێوەیە ئەبێ کە چوینەوە ماڵەوە دەسەکانمان بشوین وایە بەڵێ. ئەی باشە ئێوە گۆرانیە زانن هۆراوە شتێک بەڵێ. داهاتتان بێکەوە گۆرانیەکم بۆ بڵێن ئەدی بچنە لایەکەوە یەک دوو سێ فەر شێوەکانی بیرکاری تۆشۆک من فێر بە دیاری شێوەکانی بیرکاری بازنە وەک بازنەی دەستە لە کێشانی مەوەستە گۆ بەجشتی تۆ بخرا وەک مانگی چواردا پڕە چوار گۆشە زۆر ئاسانە گشتلایەکی یەکسانە هەر بژی ئەی باشە سێ گۆشەش لەکانی یەکسانە ئەی لاتەری یەکسانە لاتەری لاکانی وەکو یەکە وایە ئافرین یەک چەپڵی خای بۆم دووە ڕێبان هەر بژی واس چۆنی باشم چیو چۆنی باشم باشی بەڵێ ناوچیە هەناسە هەناسە بەڵێ وەیش لوتیش مەخورێ هەناسە بەڵێ. لە پۆلی چەنی چوار ئافرین هەناسە هەناسە بەڵێ. باشە ئێمە کە پشمین ئەبێ دەست بە دەمانەوە بگرینیان ئەوە پشیو بە ئارزوو خۆمان بشین ئەبێ ئاها دەستمان بخێنە لوتمانەوە چونکە لەبەری هاوڕەکانمان نەخۆشەکەوە کەواتە بەکارێکی ڕاستم کرێسایان هەڵە بەڵێ. ڕاست بوو بەڵێ. باشە ئەگەر دەست بە دەمەوە نەگرم چییە بێ دوای هەمومان نەخۆشەکەوی ئافرین میکرۆبەکان لە دەمانە ئەوە پرژێن و هەموو هەوڕەکەممان تووشەکەین وایە بەڵێ. هەر بژین ئەی تۆ چۆنی باشم ناوت چییە ڕێیان ڕێیان هەناسە خۆشەوێ ئەرەوەڵا باشە ئەگەر خۆ ڕۆژە نەخۆش بی حەزەکەی ئەویش تووشکەی نەوە ئەی چیەکەی بۆ ئەوەی ئەویش تووش نەبێ خۆمە پارێزم ئەگەر ئەو ڕۆژە ئەم لای مدیرەکە ئینجازە وەرەگرم بۆیە ئەوش نەخۆش نەبێت لەگەڵ هاوڕێکانی ترما کەواتە بێ بچین بۆ نەخۆشخانە و لە لای پزیشکەکە چارەسەر وەرگین ئەگەر مۆڵەتی بۆ نووسین بیبێ بۆ بەڕێوەبەر بووی مۆڵەتمان باتێ وایە وایە. هەر بژین ئەوە مناڵی زۆر ژیرن نەزانی هاوڕێکانیشتان هەروان بۆیە هەمووتانم خۆشەوێ یەک چەپڵی قای بۆم دووە و ڕێمان دەست خۆش باس چۆنی باشم باشی بەڵێ. ناوت چییە لاریا لاریا تۆ تا ئێستا میکرۆبە بینیوە میکرۆب نەخێر نەو بینیوە نەخێر. کوڕە لاریا من جارێکیان چوون بۆ بنکەیەکی تەندروستی بڵێ لێ بەرنمەیەکمان نەبوو ئەوە چاوم نەبە هین ئەوە چی پێڵێنەوەی کە میکرۆبی پێبینن میکرۆسکۆپ بەوە سەیری میکرۆبم کرد کوڕە منە ناشرین بوو وتم ئەمە ئێمە بۆیە نەخۆشەکەوی نام شتە ناشرین ناناچنە دەمولوت و قورگمانەوە
باشە ئێمە چۆن خۆمان لە میکرۆب و شتانە پارێزی پێویستە هەموو ڕۆژێ دەمودانەکانمان بشۆن ئافرین کە هەر شتێکیشمان خواردوای ئەوە پێویستە دەمودانەکانمان بشۆن پێویستە زۆر شیرینی نەخۆین ئافرین پێویستە زۆر شیرینی نەخۆین یان کەشتمان خوارد دەستمان پاک بشۆین دوایی دانەکانیشمان بشۆین وایە بەڵێ پێشەوەینا ئەو شتش بخۆی پێویستە دەشتت بشۆی دەستت هەر بژی ئافرین ها مناڵی ژیرم بۆیە خۆشەوێ ئەوە پاک و خاوێنە وایە ئافرین یەک چەورەکان بۆ ماوڕێمان دەست ئەی تۆ چۆنی باشم باشی بەڵێ ناو چییە ناوم زینە زین بەڵێ. ئەی لەو ناوە خۆشە کوردیە زین بەڵێ تۆ ئەم ساڵ پەتاو گرتووە کەم 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 بەڵێ. ئەی لەخوا بەزیابێ باشە چۆ خۆ پاراستووە بۆ ئەوەی پەتان نەگری دەبێت دەستمان بشێن و دەمامە بکەین دەستمان شوین و دەمامە بکەین ئەمە ئەو کاتەی کە نەخۆشکەوتین وایە بەڵێ. باشە ئێمە ئەبێ هاوڕەکانمان پارێزین لە کاتی نەخۆشی و پەتاو ئەو شتانەیە وایە بەڵێ. بۆچی بۆی کە ئێمە نەخۆش بووین ئەبێ ئێمە دەمام بکەین بۆی ئەوان تووشی نەخۆشەکەی ئێمە نەبینێ هەر بژی ئەو مناڵی زۆر ژیر و گوێڕاڵن دەستا خۆش بێ زۆر سپاس بۆ هەردووکتان یەک چەمڕێک قایم بۆ ماوڕێمان سپاس چۆنی باشم باشی بەڵێ. باشە تۆ مەلازانی نەیزانێ ئەی باشە تۆ بە زستان خۆشۆی بەڵێ کەم کەم ئەی چۆن ئەبێ خۆمان بشوین وایە باشە بێ بە ئاوی سارد خۆمان بشۆی نەخێت بۆ بۆیت نەخۆشەکەین بۆی نەخۆش نەکەوین ئەی باشە ئەگەر نەخۆشکەوین چیمان لێ تووشی پەتاوشتە بین دوایە کرد پێین بە مەکتەبی چاوڕەکانمان تووشە بێت هەر بژی هاوڕەکانیشمان تووشە بێ دوایی ئێمەش لەوانەکانمان دواکەوین وایە باشە تۆ ئەگەر نیتەوە بۆ قوتابخانە بەهۆی پەتاوە دواتر زۆر قەرەبووی وانەکان ناکەیتەوە ئەچین لە هاوڕێکم مەپرسن هەر بژی ئەفەرین یەک چەپڕێکین بۆ ماوڕێمان زۆر سپاس چۆنی باشم باشی بەڵێ. ناوچیە محەممەد محەممەد مناڵێکی پاک و خاوێنە وایە تۆ گرنگی بە پاک و خاوێنی بەڵێ. بۆچی لەبەر یەکرێمە پاک و خاوێن نەبین نەخۆشەکەین ئافرین ئەگەر ئێمە پاک و خاوێن نەبین نەخۆشەکەوین وایە باشە کەواتە بەهۆی میکرۆب و شتانەوە ئێمە نەخۆشەکەوین وایە بەڵێ. ئافرین باشە تۆ چۆن خۆ پارێزیادی تۆزێ بۆ ئێمە باسکە کاتی ناخواردن چیەکەی پێش ناخواردن دوای ناخواردن چیەکەی من ئەو کاتانی کە نانەخۆم پێش بڕمانەکەم خۆم دەستمەشوم بۆچی لەبەر ئێمە بەرمەکەین مەکتەب دەستوانین لا مشتەکە هەر بژی کەواتە دەسەین لا مشتێکەوە مشتێکیش میکرۆبی پێوەیە وایە هەر بژی ئەی تۆ چۆنی چاڵا باش باشی بەڵێ. ناوچیە ڕێباس ڕێباس بەڵێ. حەزەکەی کە تۆ پەتاو گرتەوە هاوڕێشە توشکەی نەخێر. بۆ لەبەرەوەگە من نەخۆش من هاوڕکەشم تووشەکەم ئافرین ئەی چۆن خۆ پارێزی تو هاوڕێکەشە پارێزی ئەبێ دەمامک ببەستن هەر بژی ئەبێ دەمامک بەسین ئەبێ ئەگەر زانیشمان زۆر خراپین داوای مۆڵەت بکەین و لە ماڵەوە پشوبین بەڵام ئەگەر نەخۆشکەوتی خوا نەخواسە داوای پشو وەرگرت ئەبێ لە ماڵەوە بەڕاستی پشوبی وایە هەر بژی هەدیە وەزان بێکەوە هۆراوەیەکم بۆ بڵێن یەک دوو سێ شێوەکانی بیرکاری تۆش وەک من فێر بە دیاری شێوەکانی بیرکاری باسە و باسنی دەستا لە کێشانی مەوەستا کەوە بە جەشنی تۆ پڕە وەک مانگی چواردا کڕە چوارگەوشە زۆر ئاسانە گشت لە یەکی یەکسانە هەر بژین یەک چەپڕێکای بۆم دواوڕێمان دەست خۆش چۆنی باش باشی بەڵێ. ناوچیە هەریات هەریات بەڵێ قەمسەڵە جوان و گەرم و نەرمە چییە لەبەرتا بۆ لەبەریەکەی بۆیە نەخۆش نەخۆم ئەفەرین لە وەرزی سستانە ئێمە بێت چی بکەین خۆمان گەرمدا پۆشین خۆمان گەرمدا پۆشین ئەگەر جلی گەرم لەبەر نەکەین تووشی نەخۆشیە بین یان توش نابین تووشی نەخۆشی بین تووشی نەخۆشیە بین بۆ ئەوە پێویستە ئێمە جل و بەرگی گەرم لەبەرکەین تاوەکو خۆمان لە نەخۆشی پارێزین وایە بەڵێ. هەر بژی یەک چۆبرێکای بۆ ماوڕێمان دەست سپاس چۆنی باشم باشی سیری و قەمسەڵە جوان و گەرمە لە بەریاکە خۆشە وەزایم بۆ ئێستا قەمسەڵەم لەبەر نەکردووە لەبەرەوەی ئەوەنە ئەجوڵم عارەقەکەمەوە دوایی کە بچمە دەرەوە هەواکە لێمە قەمسەڵەکەم لە خوارەوە داناوە لە ژووری مامۆساکان دوایی کە چوم لە بەریەکەم بەڵام ئێوە ئەبێ لەبەرتانابێ بڵێ بۆ لەبەرەوەی هەر ئاواداری شوون دوایی عارەق ناکەنەوە وەکو من نەزانی ناوت چییە کاریا ئەو ناوە خۆشە کاریا تۆ مناڵێکی زۆر پاک و خاوێن دیارە زانی ئەو هەوڕێشە هەروە دیارە هاوڕەکانی تریشی هەمووی وان باشە ئێوە بۆچی خۆتان پاک و خاوێنە پارێزن لەبەرەوەی دوایی ئەگەر هین بێ ئەگەر پاک خاوێن نەبین دوایی نەخۆشەکەوین فەرین نەخۆشەکەوین ئادی سەروا لێکە
ئەوە چییە شتە جوانانە بەقشتەوە ئەو بۆی لیاوی دایک ئافرین ئەوە هەمیشە گرنگی بن بە خۆتان گرنگی بن بە پاک و خاوێنی بۆی مامۆسا هەمووتانی خۆش بێ باشە هەر بژی ئەی تۆ چۆنی باشی ناو چییە شیلان شیلا ئەم هاوڕێ خۆشەوێ ئەی باشە ئەگەر ڕۆژێک بەهۆی نەخۆشیەوە خوان نەخواسە نێتەوە بۆ قوتابخانە تۆ چۆن ناوکاریەکەی بۆی لەوانەکانی دوانەکەوێت ئەچم بۆ لای هاوڕێم بۆی بزانم چیمان خوێندوە چیمان نەخوێندووە ئافرین ئەبێ بچی بۆ لای هاوڕێکە و بزانی چی پێویستە چیتان خوێندووە و چیتان نەخوێندووە بۆی لەوانەکانی دوانەکەوێت وایە هەر بشی ئەوە زان هۆراوەی شتێکم بۆ بڵێن بێکەوە ئادی شتێکم پێشکەشکە یەک دوو سێ وەرن ئاهەنگا لەم ئاسمانە بێدەنگا وەرن ئاهەنگا لەم ئاسمانە بێدەنگا وەرن ئێوەش هەورەکان لەگەڵمان بن هەمووتان وەرن ئێوەش هەورەکان لەگەڵمان بن هەمووتان ئەو بۆ پێکەنی ئێمنیش لەگەڵتانە ئەڵێمەوە دەی ئەم جارە بۆ بڵێنەوە دەی وەرن ئاهەنگا لەم ئاسمانە بێدەنگا وەرن ئاهەنگا لەم ئاسمانە بێدەنگا وەرن ئێوە شەورەکان لەگەڵمان بن هەمووتان وەرن ئێوە شەورەکان لەگەڵمان بن هەمووتان ببارێ لەسەر زەوی نمنم باران بەنەرمی ببارێ لەسەر زەوی نمنم باران بەنەرمی ئافرین یەکسەر ڕێکای بۆ ماوڕێنەمان دەست خۆش سپاس بۆ ئێوە جوانی باشی ناو چییە ئەسناد ماشەڵڵا سەیری و چاوە جوانانەی کەن ئەزانی ئەمە لە کاتی بەرنامەکانە زۆربەی هاوڕێکانمانەوە چاویان جوانە خۆیان پاک و خاوێنن هەمیشە حەزیان بە پاک و خاوێنیە ئەو وتە ناوم چییە؟ ئەسناد منیش زوو شتم بیرەچێتەوە زانی ئەسناد تۆ گرنگی بی بە پاک و خاوێنی ئەی باشە لە کاتێکە ئەگەر ئێمە پەتایە نەخۆشیەکمان بوو چۆن وا بکەین کە هاوڕێکانمان توش نەکەین دەبێت دەمامە ببەستی ئافرین ئەبێت دەمامێک بەسی ئەی باشە لە کاتی پشمەوشتی وایە بێت چی بکەین دەست بە دەمانە ئافرین ئادی چۆن دەست بە دەمانە ئەدی ئەو چۆنێکی ئادی چۆن دەمام کاکە ئەکەین بە دەمانە ئافرین کە پشمیشی نەبێ ئاوا بکەین وایە بۆچی بۆ ئەوەی ڕەفیقەکانمان توش نەبێت بۆ ئەوەی ڕەفیقەکانمان تووشی نەخۆشی نەکەین هەر بشی یەکسەر ڕێکای بۆ ئەسنادگیان دەست خۆش سپاس باشی ناو چییە باکۆ گیان جۆ لە بابەتەکەی ئێمە بوو باسی چیمان نەکرد باسی خۆپاراسن لە نەخۆشی وایە تۆ چۆن خۆپارێزی بۆ ئەوەی تووشی نەخۆشی نەبی جارێکی پشمینمان دەستمان بکەم ئافرین ئەی باشە کە شتێک خوارد دەبێت پێشەوەی شتەکە بخۆی چی بکەی هەر بژی ئەبێ دەستمان پاک بشۆین بۆچی بۆی تووشی میکرۆب نەبین وایە ئافرین ئەی تۆ چۆنی باشی ناو چییە بەهەست ئێمە ئەگەر نینۆکمان هەبێ چڵکی لە ژێرا بێ دەستکەی نەدەمانەوە ئەوە خراپە یان کارێکی باشە خراپە بۆچی بۆ نەخۆشی لەبەرەوەی ژێر نینۆکمان هەموویە بێ بە میکرۆب و تووشی نەخۆشیە بین وایە هەر بشی یەک چەڵێ قایم بۆ دواوڕێمان دەست سپاس چۆنی باشی ناو چییە لاوی ئەو ملپێچە بۆ لە ملتایە بۆی نەخۆش نەکەوی باشە ئەگەر نەخۆشکەوی چیمان لێت هاوڕەکانمان تووشەکەین دوایش ئەوان خەڵکی کە تووشەکەن هاوڕێکانمان تووشەکەین دواتر ئەگەر نەخۆشکەوین بێهێزە بین توانای خوێندنمان نامێنێ وامان لێ تااقەتی قوتابخانەمان نامێنێ دواکەوین لەوانەکانمان وایە هەر بشی ئەی تۆ چۆنی باشی ناو چییە بیلال کاکە بیلال تۆ حەزە بە خۆپاراستنەیە نەتەوێت نەخۆشکەوی زوو حەزە لە خۆپاراستنە باشە چۆن خۆپارێزی لە پەتاکان ئافرین ئەگەر زانیمان پەتایەک بڵاو بۆتەوە کە خەڵکی تر تووشەکە ئەبێ ئێمە چی بکەین دەمامک بکەین ئەبێ چیتر بکەین دەستمان چی لێ بکەین دەستمانە بێ بشوین وایە ئافرین نابێ زۆر بچینە ئەو شوێنانەوە کە قەرەباڵغا ئەبێ زوو دەرگای ژوورەکان و پۆلەکان بکەینەوە بۆی هەوا گۆرکێ بکە وایە هەر بژی یەک چەپڕێکای بۆ دواوڕێمان دەست خۆش ناوازیەکانی هاوڕێم ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئەم هاوڕێیانەمە لەبەرەوەی باسی خۆپاراستنمان کرد لە پەتاوەرزیەکان ئەمانە مناڵی زۆر ڕۆشن بیرن هەمویان زانیاری زۆر باشیان لابوو
ئەو هیوایم ئێوەش بینەری بەرنامەکەمان بن و سوود لە زانیاریەکانی وەرگن ئەمڕۆ جیاواز لە ڕۆژەکانی تر کۆتایی بە بەرنامەکەمانێنی لەبەرەوەی ئەم چوار هاوڕێمان گۆرانیەکیان بۆ ئامادەکردووی هەتا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ ئێوەش گوێ لە گۆرانێکیان بگرن فەرموون گۆرانی دەکەگەنم ئەخوای گردونە بەرزە دەخڵاکان بپارێزە لە سین و کولە و تەرزە ئەخوای گردونە بەرزە هی تۆیە و من نەهی دوژمن دەنکەگەنم دەخم وەک ئاتون زەردا وەزێدا زاساندا خۆت ئاسایی دەکاندا مەڵۆم بۆ لە خەرماندا